جا داخل ايش دقيقة لما داخل تجيات طب كل سبارت بود دقیق بلا بود و لسه پاکستان دقیق چور بود و کادر یزول بود و خود هنر بناوي خواي قوري ومهربان طبعا همو ما عند زانين خلشي او الشارع دزاني كلماوي رابردو دا بچندين زور دجايتي درمان خانەکانی سەرۆران کراوە هۆکارەکەشی زۆر ڕوونە کە ئێمە هەمومان دەزانین کە من ئامانجم ئەوەیە کە بە کەمترین نرخ دەرمان تەوفیر بکەم لە بۆ خەڵکی زۆر سوودمەند بۆ بە تایبەتی خەڵکی متەوەسط و خەڵکی هەژار پێشتر هەمومان دەزانین کە چەندین جار یەک مانگ دوو مانگ سێ مانگ ئاخر جار حەفت مانگ داخرا بە هەموو شێوازێک هەوڵی شکاندنی ناوی سەرۆران درراوە بەداخەوە زۆر بەداخەوە و ئاخر جاریش هەر بەوە نەوەستان کە ناوی سەرۆران بشکێنن پەلاماری من نیشیاندا کە من وەکو خاوەن و بەڕێوەبەری گشتی زنجیرە دەرمانخانەکانی سەروان بەوەی کە دەنگێکی منیان بڵاو کردێتەوە کە گوایە من داوای شتی ناڕاست دەکەم خوا نەخواسە لە کارمەندەوانە بەڕێزان ئەمێن تەنها یەکشت دەڵێم خوای گەورە شاهێدە بە دڵی من و هەموو خەڵکی ئەو شارە و کارمەندانیش دەزانن کە من داوای چ لە کارمەندا دەکەم دەزانن کە ئێمە چۆن کار دەکەین چۆن هەوڵی خزمەتکردنی خەڵک دەدەین ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم تشبيه نەبێت ئێمە هەمومان دەزانین خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمووی یا ئەیها الذین آمنوا لا تقربوا الصلاة وأنتم سكارى باشە ئەگەر وأنتم سكارى لا بین مانای ئاەتەکە بە تەواوی دەگۆڕێت تشبيه نەبێت ئەوە نمونەیەکی دووەم کە من زۆر باسم کردووە ئێستا من بە کەسێک بڵێم تۆ کەسێکی خراپی لە نان خواردن ئەگەر وشەی لە نان خواردن لا ببەم چی دەمێنێتەوە تۆ کەسێکی خراپ کەواتە قسەکردن و بڕینی بەشێک لە قسە و دانانی شێوازی قسە ئەکید مانای قسەکان دەگۆڕێت من تەنها ئەوە دەڵێم گردنی هەمویان ئازاد دەکەم بەڕاستی لە دڵەوە یەک تەمەنایان لە بۆ دەخوازم ئەوانەی کە چاویان بە سەرۆران هەڵنایە چاویان بەوە هەڵنایە کە خەڵکانێک سوودمەند من لە نرخی سەرۆران یەک تەمەنایان بۆ دەخوازم با ئەوان دەرمان لە من هەرزانتر بدەن با خەڵکی بچێتە لای ئەوان واللهی تەنها ئەو داوایم هەیە وخوا شاهێدە بە دڵی من چۆن بیر دەکەم و چۆن کار دەکەم و دایان دەمە دەست خوای گەورە هەر ئەوەندە دەڵێت دەرما ئەو دەنگە دەستکاری کراوە ئەگەر دەنگە ڕاستیەکە چیە بۆمانی باسی لێرە ئێمە دەنگی ڕاستی باش شتێکت پێ بڵێم ئێمە لە سەرۆران من هەفتانە ڕۆژانە بەردەوام دەوراتم هەیە خولم هەیە بۆیان دەنگیان بۆ دەنێرم هیچ شتێک شارەوەمان نییە یعنی هەموو شتەکان ڕوونن پێم خۆشە زۆربەی قسەکانم دەنگەکانم زۆربەی ڕیکۆردە من هەمووی دەدەم بە ئێوە ئێستا پێ دەڵێم ئەوەش من هەموو دەنگەکانم کۆبنەوەکانم دەدەم بە دەستگاکانی ڕاگەیاندن ئێوە بڵاوی بکەنەوە یعنی خۆتان تەمەشاکەم بزانم ئێمە چی بە کارمەندان دەڵێ ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم من کە دەنگ دادەنێم چەند دەنگێک دادەنێم بەیەکەوە بەسراوەتەوە بەڵام بەداخەوە کە هاتوون بژێریان کردووە ئەوەی کە خەڵکی پێچاواشە بکەن کە خەڵکی واتێ بگەین کە خوا نەخواسێ ئێمە چاومان لە خراپەیەەکە یعنی هەندێک شت هەیە پێم عیبە باسی بکەم چونکە لە پێناو خوای گەورەیە ئێوە دەزانن کە سەروی هەزار عائیلە لە سەرۆران دەرمان بە بەلاش دەبات لەسەر سندوق ئێوە دەزانن چ خەڵکێک سوودمەندە لە نرخی سەرۆران یعنی چاوەڕی ئەوەین گوڵڕێژ بکرێن لەلایەن سەیدەلایەتی تر بە تەئکید ناو ناتۆرەمان بۆ دروست دەکەن بە تەئکید دژایەتیمان دەکرێت ئەوە شتێکی چاوەڕوان نەکراونیە لە بۆ سەرۆران هیچ چاوەڕوان نەکراونیە لە بۆ من بەوەشەوە ناوەستن دڵنیام دەیان شتی تریش دروست دەکەن بەڵام من دەیاندەمە دەست خوای گەورە خەڵکیش ئەو ڕۆهۆشیارە خەڵک با سەردانی هەموو لقەکانی سەرۆران بکە با سیر ئێمە چۆن تەعامل لەگەڵ خەڵک دەکەین چۆن خزمەتی خەڵکە دەکەین ئەگەر ڕاستە با سەردانمان بکەن ئێمە لە دەنگەکە یەکشت دەمەوێت ڕوون بکەمەوە بەڕێز تۆ چاواشەکردن لە پەیام زۆر ئاسانە لە دەنجێکدا تۆ تەنها من یەک پرسیار دەکەم ئەگەر کەسێک ڕێگا بە خۆی بدا کە متابعی ئینسانێک بکات دەنجی وەربگرێت ئەی دەبێت ڕێگا بە خۆی نەدا کە ئەو دەنگەی بە شێوازێشتر بڵاو بکاتەوە یعنی تەنها ئەو پرسیارەمێ ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم بە لە خەڵک بپرسن ئێمە چۆن دەرمان بۆ خەڵک ڕوون دەکەینەوە ئێمە پزیشکی دەرمان سازین تەنانەت دەرمان بە کەمیە نافرۆشی ڕۆژانە خەڵک سەیدەلایەتی تر دێ لەبەرەوەی دەرمانمان هەرزانە داوای دەرمان دەکەن ئێمە پاکەتێک دوان زۆر خەڵک ئێستا گوێی لەو قسانە من بێدەزانێ جارێ بۆ 4 مانگ دەوێت باوەڕکەن یەک پاکەت دوی دەدەینێ ئێمە ئامان زمان ئەوە نییە پاکە زۆر بفرۆشین ئامان زمانەوەی بە زانستی لە بۆیان ڕوون بکەین جەنابەت کاتێک ئەڵێ بەدیل تا بە نەخۆش ڕوونکردنەوەی مەدەری ئەم قسە جەنابەت کردووتیانت ئەوە ڕەبتە بە قسەی ترم چۆن دەبێت ڕوونکردنەوە نەدەم نەخۆش حەقی خۆیەتی من دەڵێم دەرمانەکە بێنە بە بێدەنگی بۆی دواتر کە دەپرسێ بۆی ڕوونکەرەوە
بۆیان ڕوون بکەنەوە کە چۆنە ئەوە بۆ نمونە من پزیشکی دەرمانسازم تەنها دەرمانی پاراسیتامۆل لەوانەیە 20 براندی هەبێ ئەی باشە من نابێ کاری خۆم بکەم وەکو پزیشکێکی دەرمانساز دەکرێت نەخۆشەکە لە کۆڵکەمەوە لە بۆی ڕوون نەکەمەوە بۆی ڕوون دەکەمەوە ئەوە لە ئەڵمانیا ئەوە لە ئوردن دروستکراوە ئەوە لە سعودیا بۆی نەخۆشەکە ڕوویای لە بۆ دروست بێ نەخۆش حەقی خۆیەتی ئێمە گرنگی بە نەخۆش دەدەین ئێمە بۆ نەخۆش ڕوون دەکەین لە ڕووی زانستی لەوانەیە ئەوە نامۆ بێ بۆ شوێنی لە نامەدەنگیەکەدا ئاماژە بەوە دەکەیت کە دەرمانی بەدیل بەکاربێنن چۆن دەتوانێت ئەم مەوادەی کە لە دەرمانی بەدیلدا هەیە بۆ نمونە دەرمانی ئوسترالی بە بەراورد لەگەڵ عێراقی بەراوردی خۆی لە ڕووی زانستیەوە ناوی زانستی دەرمانەکە گرنگە ئەوەی تر کۆمپانیاکە کواڵیتی کۆمپانیاکە لە چ وڵاتێک دروست دەکرێت گرنگ ئەوەیە ئەو ناوە زانستیە وەرگری بە ڕێگایەکی ڕسمیش هاتبێتە وڵاتە کە لە ڕێگای حکوومەتەوە هاتبێ ستیکەری پێوە بێ ئەوە کواڵیتی دەرمان دەستگا هەیە دەستگای KMCA کە بەرپرسە لە کواڵیتی دەرمان کاتێک کە ستیکەر لە دەرمانەکە دەدا ئەوان بەرپرسن لە کواڵیتی و دەرمانە و بە تاکید کە دەرمانەکە ستیکەر پێ کواڵیتی هەمان دەرمان ئەگەر عێراقی بیا ئەڵمانی بە نرخەکەی فەرقی جیاوازی نرخی جیاوازی هەیە بەڵام یەک تێبینی تۆ هەمان براندیش بۆن مەبراندێکی ئەڵمانی هەمان براند لە سەرۆران بەراورد دەکەی لەگەڵ شوێنی تر هەرزانتر لە سەرۆران بە تاکید تووشی کێشە دەکرێنەوە من تەنها یەکشت دەڵێم ئەوانەی ئەو ناو ناتۆرانە بۆ ناوی منیا بۆ سەرۆران دروست دەکەن دەیاندەمە دەست خوای گەورە شایدە بەدڵی من ئەگەر ئێمە نیەتێکی خراپمان هەیە ئینشاءالله خوای گەورە لە ناومان دەبا ئینشاءالله هەمووی دادەخرێت ئەگەر نیەتی خراپمان هەیە ئەگەر نیەتی باشیشمان هەیە و خەڵک هەوڵی ناشرینکردنی ئەو ناوە دەدات وڵی من دڵنیام خوایەکەیە کە هەمیشە ڕاستی دەچێتەوە سەر باتڵ زۆر سپاس بۆ